خراپی خشتەی دابەشکردن و کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارەبا لە قەزای چەمچەماڵ هاوڵاتیانی نیگەران کردووە لە کاتێکدا چەمچەماڵ خاوەنی وێزگەی بەرهەمهێنانی کارەبایە، بەڵام هاوڵاتیانی قەزاکە نازانن کەی کارەبا دێتەوە و چ کاتێک دەوردرێت. گرفتەکانی کارەباش لە پاڵ هەموو گرفتانەی کە باسەکرێت لە هەرێمی کوردستان یەکێکە لەو گرفتانەی کە تا ئێستا چارەسەر نەکراوە و ئەگەر بەهاتایە و ئەو بەرپرسانەی کە وعدی کارەبای 24 کاتژمێریاندا ئێستا لەسەر وعدەکانیان لەسەر کار لە ببرانایە ئەوە کۆمەڵە بەرپرسی زۆر ئێستا لە وڵاتە ڕویان نەهاتایە لە شاشەکان دەرکەون. ئەگەر باسی بارودۆخی کارەبای سنووری چەمچەماڵ بکەین بە تەسەوری من لە نەوەتەکان خراپترە بۆ چونکە لە نەوەتەکان هەم ژمارەی دانیشتوان بەو عەدەدەی ئێستا نەبوو، هەم ئەو ئامرە کارەبایانێکی ئێستا هەیە و خەڵک پێداویستی ڕۆژانەیە و زەرورە کە ئیشی پێ بکە ئەو کاتە نەبوو و هەم ئەم وێزگە زەبەلاحەی کە لەم سنوورەشە هەیە بوونی نەبوو. پێمان سەیرە کە کاتێکی دیاریکراوینێ دوێنێ دواتەوە دوێنێ دوو بڕا پێرێ 1.54 دەقە بڕا، ئەمڕۆ 1.35 دەقە بڕا. کاتی بڕینی ئاگادارنی، کاتی هاتنەوەی ئاگادارنی، ئەو کاتانێک کە تۆ پێویستی بووە ئاوی شیرین دێتەوە لەو کاتانە ئاو کارەبات نییە کە ئیسفادەی لێ بکەیت. وەڵحاصل کاتێکی دیاریکراوی نییە. جار وایە لەنا ئەمڕۆ دوو ئەیبڕن بەیانیە کونی ئەیبڕن سێ ڕۆژتر سێ و ئەیبڕن. هەتاکو زۆر جار خاوەن مۆلیدەکانیش بۆتە زەحمەتی بوویان، مەسەلەن ئەمڕۆ کە دوو بڕاوە خاوەن مۆلیدێ حەزەری خۆی کردو کە دوو ئەبڕێ لە ناکاو 1.5 ئەبڕێ، ناچار ئەوش بە پەلاچی دووبارە هەڵەکاتەوە 20 دقە 25 دقەی پێچێ. جارە هەڵدانی مۆلیدێ لێکم داوەتە 22 دقەی پێچووەن. ئەم کاسبکارە کە دەڵێت پێویستە بەیانیان زوو لە خەوەستێت و بچێتە سەر کارەکەی، بەڵام نەبوونی کارەبا تا درەنگانی شەو بێزاری کردووە و دەڵێت ناچارم چاوەڕێی کارەبا بکەم و ژیانمان ناڕەحەت بووە. وەڵڵاهی وەڵی کارەبا زۆر خراپە، یعنی کەس نازانێت کەی دێت و کێ بڕ. جار وایە 4 بڕێت، جار وایە 5 بڕێت، یان جار وایە یەکەی دەنەوە دوای دەنەوە بەکەیف خۆیان نەیدەنەوە، ینی نابێ نەکارەبە ئاوی ژوایە باوەڕکە ئاو نەماوە لە ماڵەوە ئەم بەیانە ئەو قەتەڕەکانمان کڕی بۆ دەست نوێژ بوو دەم چاوشۆری. وڵا کاریگەری زۆر هەیە بەتاکید کارەبا نەبێ، یعنی هاوینە جەوەکەی گەرمە بە قورئان کەس خەوی لێ ناکەوێت بەو گەرمایە تا کارەبا دێتەوە. جار وایە یەکەی دەنەوە بەکەیف خۆیانە دوو ئاوایتر تاو کاتای ما بێ بخەبەر بیت. چالاکێکی مەدەنیش دەڵێت ناکرێت شارێک خاوەنی غازی سروشتی و کارەبا بێت، بەڵام دانیشتوانەکەی ژیانیان لەو پەڕینا هەمواریدا بێت. خاوەنی یەکێکی لە وڵاتانی لەو ناوچانی خاوەنی زۆرترین غازین لە دنیاە، بۆی لەبەرەوە کرا کارەبایان ئێستا ئەسڵەن باز نەکرێت، ئەسڵەن قسەی لەسەر نەکرێت. لە دنیای پێما بێشتێکی وایە کە هەر ناوچەیەک خاوەنی جۆرێک لە سامانی سروشتی بوو ئەکرێت بۆ دڵخۆشکردنی خەڵکی ئەو ناوچەیە، بۆ ماهەنگی لەگە خەڵکی ئەو ناوچەیە بتوانرێت مەسەلەن بڕێ کارەبای زیاتریان پێ بدرێەوە، خزمەتی زیاتر بکرێن لە ڕووی کارەبای هەر جۆرێک لە سامانی سروشتیەوە بوو. ئێمە لە سنووری چەمچەماڵا بۆ نمای غازی چەمچەماڵ لە دنیای چاوی لەسەر بۆی کە غازی چەمچەماڵ مەسەلەن ڕابکێشن بۆ خۆیان، بەڵام بەداخەوە ئێستا کێشەی کارەبا هەیە. بۆیە ئەکرێ بەڕاستی حکوومەت ئاوڕی جدی لەمە بداتەوە و کێشەی کارەبا لە کوردستان بە تەواوی چارەسەر بکات، چونکە ناکرێتەوە لەمە دوای ئەو نەساڵە سێدەیە لە حکومڕانی بی باسی کێشەی کارەبا بکە ئێستش لە هەرێمی کوردستانە. پێیان بۆ ئەمە بەستا پەیوەندی کرد بە بەڕێوەری گشتی کارەبای چەمچەماڵەوە، بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات و وتی خشتەی دابشکردنی کارەبا لای ئێمە نییە و لە سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت، بۆیە نازانرێت خراپی خشتەی دابشکردنی کارەبا و کەمکردنەوەی کاتژمێرەکانی لە قەزای چەمچەماڵ کەی چارەسەر دەبێت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.